من شوبا عبد الله عندامي كمالي هنا رجعنا كان يسمى سمال أستين لقل دو خارمي شوكار هر عندامي كمالي هنا رجعنا كانين كل دس ما كل با أم كردنا أم كشانجا أنيميشن أنا بو من دالا فيما خوش بو أم كشانجا دهني بو هلبجا خدمتي من دالان وشاري هلبجا بيبكي پێشانگا کەشمان کارەکان زیاتر دەلالەتە لە سۆز و خۆشەویستی منداڵان بەرامبەر بە ئاژەڵان و بەرامبەر بە وەفایان هەبێت بۆیان و ئازاری ئاژەڵان نەدەن. من لانا فایق شێوەکارم لە قەزای چەمچەماڵ ئەندامی کۆمەڵەی هونەرە جوانەکانم. پێم خۆش بوو کە پێشانگایەکی تایبەت بە ئەنیمەیشنەکان بکەمەوە بە حکمیەوەی من مامۆستای سەرەتاییم 9 ساڵە لە ناو مناڵە ئیشەکەم و پێم خۆش بوو ئەم پێشانگایە بکەمەوە لە هەڵەبجەی ئەزیز لەبەرەوەی هەم هەڵەبجە و هەم چەمچەماڵ دوو شوێنن کە لەلایەن ڕژەوی باسەوە بریندار کراون و برینێکیانەیە هەرگیز ساڕێژ نابێت. بۆیە پێم خۆش بوو کە ئەم پێشانگایە بێنمە ئێرە و زۆر سپاسی بەڕێوەبەرایەتی هونەری هەڵەبجاکەم بەشی شێوەکاری کە زۆر بە ڕوویەکی خۆش و بە خۆشحاڵیەوە داواکەی منیان قبول کرد. پێشانگاکەم باسی ئەنیمەیشنەکانەکات کەسایەتی ناو ئەفلام کارتۆنەکان ویستومە کە کەسایەتی ناو ئەفلام کارتۆنەکان زیندوو بکەمەوە بۆ منداڵان کە هەر یەکەیان کۆمەڵێ پەیامی زۆر جوان لەخۆ ئەگرێت وەکو ڕاستگۆیی میهرەبانی لەگەڵ دایک و باوک میهرەبانی لەگەڵ ئاژەڵەکان و زۆر پەیامی جوانی تر بەڕاستی کە سۆشیال میدیا هاتوۆتە ناو خەڵکی ئێمەوە مناڵەکانمانی وا لێ کردووە کە دوور کەوتونەتەوە لە بابەتی ئەفلام کارتۆنەکان بۆیە من پێم خۆش بوو کە ئەم پێشانگایە بکەمەوە و یەکەم جاریشە لە هەرێمی کوردستان و عێراقیش ئەم پێشانگایە بکرێتەوە و زۆر سپاسی بەڕێوەبەرایەتی هەڵەبجاکەم کە زۆر خۆشحاڵ بووم کۆنتاکتێکی جوانمان کرد بەیەکەوە و ئینشاڵڵا بەردەوامی شەبین. Ra'yi tabii ki diyor.